بەو عاسمانەی کە خالقی هەمومانە لێم پرسیە مۆنتیسکیۆ دەیناسی؟ پۆلیسانە چ بکەم ئاخر لەسەری خۆم دەم قوتابیان خوێندکاران تەڵەبەینە مامۆستا دوژمنتانە برام خانەنشینیەکە زۆر لە جێی خۆی بوو بۆ من و ئەوانەی منیان خۆش ناوێ دیار بچێ بوون ئەوەی کە گوتیان وەرە خوارەوە پێم متاسر نەبووم ئەمن دیوتا ئەوها دەکەم بیر دەکەمەوە تەرێم زانە چ جەهالەتێکە حوکمی وەزارەتی خوێندنی باڵا دەکا جلەیە یعنی قەشمەرین بە قسەکانی ویدا بە حەمکۆم نەگۆ حەمکۆ دەبێ حەمکۆ بێ پەرلەمانیش ئێستا فەرهاد پیرباڵ دەبێت فەرهاد پیرباڵ بەبێ زانکۆش ئەو ژنانە زەندەقات مانگەشی دی ئێرە دەکەمە بەهەشتی ژنان چییە؟ هەموو ڕێز لێنانێکی فەلەکردین کاکە ئیشم خستە ناو تەنەکەی خۆڵ بەخۆی کێتە ناو تەنەکەی خۆڵ ئەمن چ بکەم بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێ بێت ئەمڕۆ لە زانکۆی سەلاحەدین 396 مامۆستا و فەرمانبەر خانەنشین کران یەکێک لەو مامۆستایانەی کە لە زانکۆوانەی دەگوتەوە خانەنشین کرا بەڕێز دکتۆر فەرهاد پیرباڵ نووسەر و مامۆستای زانکۆ و خاوەنی چەندین کتێبی ئەدەبی و توێژینەوەی ئەکادیمی و زۆرێک وەک فەیلسوفی گەورەی کورد دەیبینن من بۆ ئەمە بەستا هاتوومەتە لای دکتۆر فەرهاد پیرباڵ گفتوگۆی لەگەڵدا دەکەم سەبارەت بەو گوتارەی کە ئەمڕۆ پێشکەشی کرد لە زانکۆ و کاردانەوەی بەرفراوانی لێکەوتەوە دکتۆری بەڕێز بفەرمووە ئێرە سڵاو درێ بێ دکتۆر سڵاو لە تۆش پایتەخت میدیا سەرتا سوپاست دەکەین پێشواست لێکردین بالۆ دەست پێ بکەم دوای چەندین جار دەرکردن و فەسڵکردنت لە زانکۆ ئەمڕۆ با شێوەیەکی فەرمی خانەنشین کرای قسەی تۆ چیە لەو بارەیەوە چ هەستێک قسەی خۆم لەوێ کردووە ئەوزارم ئەو بەشانەی من دەیانناسم بایۆلۆژیا کوتم پۆلی چوارە تەخەڕوجی کردووە دامەزرێنەری زانستی بایۆلۆژیا ناناسێ ئاخر زانستی بایۆلۆژیا چارلز داروینە لەگەڵ لامارک کە دوو فەیلسوفن لامارک بەتایبەت مەسەلەی جینات ئەمن عاشقی جیناتم چووکە لە بایۆلۆژیا دەخوێنرێ تەڵەبە پۆلی چارە کاکە نایناس هەتوو دەبی لە ئەوەی بی ناوچە کولیەی شەڕع ئەوە دینی ئیسلامی شەریعە دەبی تەخەڕوجکەی لە شەریعە مەسەلەن فەرموودەکانی ببوورە فەرموودەکانی پێغەمبەرت مەسەلەن دراسە مقارنە نەکرد یا هەر نەیناسی مەسەلەن لە کولیەی شەریعەی دەوێت و فەرموودەکانی پێغەمبەرت نەکرد ببرام نابی دەبی ئەگەر لێت بپرسن سوورەتی کەهف بۆ ئەو سەگە چییە لەوێ یان بۆ لە سوورەتی کەهف ژنێک نییە ئەو پرسیارانە پرسیاری زانستیە لە کولیەی قانون بەو عاسمانەی کە خالقی هەمومانە لێم پرسیە مۆنتیسکیۆ دەیناسی؟ پۆلیسانە چ بکەم ئاخر لەسەری خۆم دەم نەیناسیوە کە ڕوح القەوانینی نووسیوە پەرلەمان و شۆڕشی فەڕەنسا لەسەر مۆنتیسکیۆ دامەزراوە تۆ لە قانونی برام ئێستا بەهۆی منەوە بەهۆی ئەو چاو پێکەوتنەوە تەڵەبەکانی قانون و مامۆستاکانی قانونیش هەمویان بە خۆیان دادەچنەوە چونکە من حەقیقەت دەڵێم حەقیقەتیش هەتا سەری نەبڕی قسە ناکە دکتۆری بەڕێز با ئەو بپرسم من حەقیقەت سەر دەبڕم لە کاتی پێشکەشکردنی گوتارەکەت لە زانکۆ بەشێک لە مامۆستایان و پرۆفیسۆرەکان کە لەوێ بوون ئامادە نەبوون گوێت لێ بگرن هەر گوتیان بەسە بوو ئەوانە وەرە خوارە و بەشێکیشیان پێم وا بێت جنێویشیاندا ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە ئەمە وەکو لە چاوپێکەوتنەکانی پێشوو گوتم تەڵەبەکان گەنجەکان هەمویان ئەمنیان خۆش دێ بەس بابیان
کە باب بوون هەووی ئەوانەی لێ زوورێدا مامۆستا کەشی بە من نایە بۆ چکە لە زمانی حەیزران من تەڵەبەم فێر کردیە کە مامۆستا دوژمنی تەڵەبەیە بە شێوەیەکی گشتی دەڵێم لە کوردستان ئێستاش دەڵێم قوتابیان خوێندکاران تەڵەبەینە مامۆستا دوژمنتانە من دەستمە سەر ستێژ قسە دەکەم تەبعان مامۆستاکان دوژمنی منیشتن کەواتە من نووسەری نەوەکانم فەیلسوفی نەوە تازەم بۆیە زۆر تەمەنا دەکەم بەرنامەیەک لەگە منداڵام بکەم وەزارە بۆ دەشکەم انشاءڵڵا دکتۆر باوە بپرسم دوای خانەنشین بوونت بەنیازی چی برام خانەنشینیەکە زۆر لە جێی خۆی بوو بۆ من خۆ من ناڵێم بۆ هەم مامۆستایەک ڕەنگە مامۆستا پێی ناخۆش بی مامۆستایانی ناڕازی ڕەنگە مەسەرەن من بنە مامۆستایانی ناڕازیم گوت ئێستش دەڵێم ئەگەر ڕاست دەکەنەنگۆ بەکرێجیلاونین هەموو مامۆستایی ناڕازی پێم گوتم وەرم لیستێک دارن ئەتو یەکێتی بە مامۆستای ئەمن پارتی دەبم ئەو کۆمەڵی ئیسلامی دەبێ ئەو یەکگرت و سەرچاوم شوعی بەس دیفاع لە مامۆستای بکەن کەس نەهات ترسنۆکترین توێژی مامۆستایە لە کۆمەڵگا معاش موچە معاشی 4 ملیۆنە سەگ باوەی قۆربانی بم حەیرانی خۆشم دەوێنا ئەون بۆ دەلێم سەگ بابەی چونکە پارەی زۆرە کاکە شایستەی ئەو پارەیە نییە کەوەری دەگرێ مامۆستا زانکۆی دەڵێم ها ئەوەی دی هەر حەز دەکە بڵێ موچە نییە و بستە مەسکۆ و بستە ئەوە ناوچە ئەو باخچەیە ناوچە ئەوەی لای سینەما حەمرا جێی باخچەی شار لێ دانیش ڕەسم بگرن و بڵێن وەزعمان خراپە وەزعەت خراپە هەستا لیست دانێ نا حەزبەکەم یەکێتیە کو دەبێ بن ئێدی لۆ مزاهرە دەکەی ئەمە تێگەیشتنی منە کە ئێستا خەڵک دەڵێن فەرهاد دیسا دەستی پێکردەوە نەخێر برام حەقەتەکە ئەو هەیە هەموومان بووینە حەزب و ئەوانەی منیان خۆش ناوێ دیار بچێ بوون ئەوەی کە گوتیان وەرە خوارەوە پێم متاسر نەبووم چکە پێشتر یعنی شەرحم کردووە کەواتە خانەنشین بوون لە جێی خۆیەتی بۆ لەلایەک ئەتوو ئەو جیلە ماندووە کاکەیەکێک بە عەرەبانە یاد ببرم ئەمن کە چوومە سەر ستێژ دیار بوو هێشتا بڵێن ئینزلاقم بەشەر لە 6 ساڵیەوە تووشی 1000 پیری وەزار عیب لەلایەکی دی ئەوانە هەم لە 1991 مامۆستای زانکۆ 91 بەس لە دوو ئەوەیە عایلەی هەیە منداڵی هەیە حەیدانی بم بە دوو پارەوە بگەڕێ مەحازەڕاتی ئیزافی ئەم لەسەر چ فەسڵ کرام فەسڵکردنی دووەمم نەجێڕاوە ڕۆژێک لەتان دەجێڕمەوە لەسەر ئەوەی کە من پشتی ئەو مامۆستایانەم گرت کە تەنیا بە دوای پارەوە بوون مەحازەڕاتی زۆریان دەداوە لێدا پارەی زۆر بوو محازەرە دەوکات و تەرقیە تەڵەبەی منە بوویتە پرۆفیسۆر ئەمن هێشتا تەرقیەم لە وەزارەتی دارایی ڕاوەستاوە کە تەرقیەت ڕاوەستی 300,000 مانگانە بۆ زیاد دەکا ئەوان هەموو تەرقییان کرد بوونە مامۆستای یاری دەدەر بوونە مامۆستای نامچی بوونە پرۆفیسۆر بوونە پرۆفیسۆری یاری دەدەر هەمویان پرۆفیسۆر و چیوارن ئەو توێژە مامۆستایە کە بەس چاوی لە موچەکەیەتی تەرقیە دەکا چکە ماستاوی دەکا گورە ئینگلیزی نازانێ گورە ئینگلیزی نازانێ پارتی وەرەقەچی دایتێ بڕۆ لێدا سەلام خۆشناو لەگەڵ ڕێزم بۆ دکتۆر سەلام خۆشناو
لەسەرەوە فەسڵ کرام کە ئێستا دەڵێم لۆ پشتیانم گرت محەممەد خۆشناویش لێ بوو کە پشتیانم گرت گوتیان دەبێت نەقڵ بکرێن هەدیە من دەوایە نەقڵ بکرم لەگەڵ مستەفا زەنگەنە و نازانم چیوانە لۆ چونکە ڕازی نەبووین بە قەرارەکە تەدەخولی ناو لیژنەی زانستی کرد بوو حەقیشی بوو لەلایەک بەزە من لۆ ئەمن چووکە پشتیانم گرت ئالۆز بوو مۆزوعەکە کەواتە ئەو مامۆستایانە کە تەنیا چاویان لە موچەکەیە حەزیان لە تەرقیەیە و ناچاریش دەکرێن ماستاو بۆیە چەتی بکەن لە سلێمانی لێرەش ماستاو لۆ پارتی بکەن تێدەگەی چۆریشەکە ئەوانە کە بەس موچەیان دەیە علم معریفەت لەبیر دەچێت ئەتوو بە دوای پارەوە بووی معریفەتت لەبیر دەچێتەوە بە دوای معریفەتەوە بووی پارەت لە قستان دەبی کە حاڵەتی منە بابم دەیگۆ کوڕم جەمشیدی شا ئۆڵرسە و چمسە بەخماستی یوسووە معریفەت منقرە دەنگماس ئەهلی پول دەورانەدر یعنی ئەگەر جەمشید پاشاش بی هیچ دەمینەیە نرخت نابێ بۆ چونکە معریفەت نرخەکەی ناگاتە معریفەت منقرە ناگاتە پارەی پێ پەیدا ناکرێت لۆ معریفەت پارەی پێ پەیدا ناکرێت چونکە دەورانی ئەهلی پولەکانە کە گەورە بووم دیتم ئەو شعرەی بابم پێمی دەگۆ هی فزولیە ئێستا ئەمن دەمەوێت دژی بابم بسلمێنم کە معریفەت پارە دەکا بۆش لە مقابلات داوای پارەتانە دەکەم بە زەوجارە قەیناکە خاتری مەلعالی و کاک بەحەوەد و قوربانی حکوومەتی خۆشم بوو زۆر سپاس دەکەم دکتۆر باوە بپرسم ئەمڕۆ لە زانکۆی سلاحەدین داوات کرد دیاریەکت پێ ببەخشن هیچ دیارە پێ بەخشی تۆ دەزانی من چۆن قسە دەکەم هەندە جار قسەیەک دەکەم هەر ڕاست نییە بەڵام لە پشتەوەوی حەقیقەتێکی ترەیە حەقیقەتەکە ئەوە بوو کە ئەمن حەزم دەکرد دیارەک بدەمە زانکۆی سلاحەدین گرنگە زۆر فەرهاد پیرواچە هەدیەکی داتە زانکۆی سلاحەدین ئەو شتە بوو کە ئێقتراحم کرد گوتم لیژنەیەک پێک بینن بۆ ڕێکخستنەوەی کتێبخانەکانی ئەرشیفخانەکانی پترسبۆرگ پاریس ژنێف فۆڵکستۆن کە لەسەر حدودی بینی بریتانیا و پاریسا مهمە لەگەڵ ئەو ناوانەی ژماردم کە حکومەت بێ بچێ ئەو کتێبخانانە ڕێک بخاتەوە بۆ ئەوەی نەک تەڵەبەی کورد بەس نەک مێژوو نووسەکان بەس هەموو کوردستان ئیسفادەی لێ بکات چۆن ڕێکی بخاتەوە بە شێوەیە کە ئەمە بزانین چۆن وەسیقەیەک لەسەر کورد دەبینینەوە فەرمو وەرە ئەو بەڵگە نامەیەم بۆ پەیدا بکە فەرمو ئەو بەڵگە نامەیەم بۆ پەیدا بکە کە لە ساڵی 1970کان مەلا مستەفا نووسیوێتی بۆ جەنەرال شارل دوگۆل ڕئیسی دەوڵەتی فەڕەنسا مەلا مستەفا نامەی نووسیا داوای لێ دەکەت دەڵێت شارل دوگۆل دەوڵەتی فەڕەنسا کە سەرچاوەی برایەتی و ئاشتی و ئەو دروشمانەیە شۆڕشی فەڕەنسا چۆن دەبێت چەک بداتە سەدام حوسێنی کوردان بکوژی مەلا مستەفا و داوایە لە ژەنەرال شارل دوگۆل دەکا شارل دوگۆل بەهۆی ئەو نامەیەوە تەریق دەبێتەوە چیتر ئەسلیحە ناداتە سەدام حوسێنی کە پێشمەرگەکانی کورد بکوژێ ڕای دەگرێ تا ئەو گەوادە دێ ناوی ئەوە ژاک شیراک دەست پێ دەکاتەوە سلاح دەداتە سەدامی ژاک شیراکی دەوڵەتی فەڕەنسا کوردی پێ بکوژی حتا فرانسوا میتراندێ دانی چەک بە عێراق ڕادەگرێ ئەو حەقیقەتانە پێویست ناکەم من لەسەر ستەیج بڵێم پێشەوەی بڵێم بای خالانشین بووم بچمە باخی شار دانیشتم ڕسم بگرم و ڕەخنە لە
نازام چ بگرم ئیش دەکەمە من فەرموو ئەو وەسیقەیەم بۆ پەیداکە ئەو نامەیە مەلا مستەفای کە درایتە ژەنەڕال شاڵ دووگۆڵی برامەوە ئەرچی مامۆستای زانکۆنیا هەرچی وەزارەتی پێشمەرگە نییەوە ڕەنگە ئەوانیش داوا بکەن بەهێزتر ببی بەڵام پێویستە ئەو هەدیەیە ئەوە بوو کە ئەمن ئەو زانیاریانە ئەو حەقیقەتانە بگەێنمە یەکەم کورد هەموو کە وەزعی زانکۆ چەند قۆڕە چەند خراپە چەند جەهالەتیشی تێدایە و ئیش بۆ قەومی خۆشم بکەم هەم زانکۆ ئەزانکۆ ئیشی چێ برام ئەو شتانەیەکە من دەڵم کە نەکرایە بۆیە من مەرغوب نیم چونکە داوا دەکەم لێت ئەگەر جاهیلی بڕۆ تەقاعود بە هەندێک پارە لۆ حکومەتی بگەڕێتەوە چونکە گوتم ئەوان هەر تەرقییان دێ هەر موچەکەیان دێ هەر پارەی زیاتریان دەوێ تو چەند پارە زیاتر بوێ حکومەت میزانی کەم دەبێتەوە بۆیە ئەو قەرارە زۆر لە بەرژەوەندی حکومەتەکەی منیشە کە دەیەوێت پێشکەوێ کە دەیەوێت بەهۆی ئەو پارەی دەداتە جاهیلێکی مامۆستای زانکۆ ئەو پارەیە کەم ببێتەوە بۆ ئەوە بیداتە پێشمەرگەیەک بیداتە کرێکارێک ئەمە زۆر لەگەڵ قەرارەکەم ئیشی خۆم دەکەم چیشم لە زانکۆیە بە حەمکۆم نەگۆ حەمکۆ دەبێ حەمکۆ بێ پەرلەمانیش ئێستا فەرهاد پیرباڵ دەبێت فەرهاد پیرباڵ بەبێ زانکۆش دیاڵە قوربانی خوددا دیدەکەت پێ نیشان دەدەم لە پایتەخت میدیا بڵاو بۆتەوە زۆر دڵتەنگ دەردەکەوی ئەمڕۆ لە زانکۆ دەزانی لۆ چونکە جێگری وەزیری خوێندنی باڵا قسەی وهای دەکرد کە ئەو هەم لە هات بەهۆی قسەکەی ئەو قسەی دەکرد من دیوتە ئەوها دەکەم بیر دەکەمەوە تەرەم زانە چ جەهالەتێکە حکمی وەزارەتی خوێندنی باڵا دەکا جلەیە یعنی قەشمەرین بە قسەکانی وی دەهات هەموو کڵێشە بوو هەموو هاتە بوو بە دەیگوت نەمزانیا لەگەڵ ڕێزم بۆی تەڵەبەم بووە تەڵەبە یەکێک تەڵەبەکانم ئەووو موزە ڕوتبە پۆست تدەگەی ئەو من کە جۆم لەو قسانەی دەبوو هەستم دەکرد یعنی زانکۆی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا چەند شکلین چەند کڵێشەن چەند لە دوو پارەن لە دوو ڕیفۆرم نین فەرقی من و ئەوانە من ڕیفۆرم بکەم ئەوان دەیانەوە بەردەوام بخەنە باغاڵیان بۆیە دەستی حکومەت خۆش بێ کە بەشەشی زۆریان هەر شایستەیەوەن فڕیان دێ زبڵخانەش کەمەچیان هەمیان نا کاکەواز بینە لەو قسانە بەرستان نەکەوینەوە سزن دیبێتەوە لە بەرنمەیەکت لەگەڵ مەلا عەلی کەڵک لە پایتەخت میدیا گوتت هەرگیز کوردستان جێ ناهێڵم دوای خانە نشین بوونت هەر لە کوردستان دەمێنیتەوە بەنیاز نیت ئەو شوێنەی کە لێین ئەو کتێبخانە وێرانەیە کە دەبینن ئەم وێرانەیە دەکەمە جوانترین زانکۆ ئێرە دەبینین دوای تەسوورێکن وای لێ دەکەم لەوێ مۆسیقا هەوێ لەوێ ڕەسم هەوێ ئەو بەردەبینی ئەو بەردام نایە بۆ ڕەسم ئێرە بۆ مۆسیقا سەرەوە شانۆ شانۆی فری دروست دەکەم لەوێ دکتۆر باسی کتێبخانەکەت کرد باردۆخی کتێبخانەکەت چی لێ هات قەرار بوو بکرێت بە کافتریا پێم وابێت چەند جارێک هاتن دوێنێ نوێنەری جەناوی کاک ئومێد خۆشناو چکە پارێزگارە جەناویان هاتن نوێنەریان فەحسی ئێرەیان کرد چیت پێویستە چیت پێویست نییە گوتم من هیچم پێویست نییە ئەوم پێویستە کە کتێبخانەکەم داوای دەکە تەماشاک ڕووخاوە ئۆکەی ئایا بەخۆم دەبێت چاچ بکەمەوە بێگومان بەس بەخۆم چاچ بکەمەوە مەحافەزە دیسا وەریگرێت و حەقم نەدا ماڵخە مۆلیدە مۆلیدەی ئەوەی ماتۆڕەکەیان بردیە $750 ئەمن کڕیم
بۆ حکوومەت بردی چەند تدەگەی ئەوزە بەخۆیاندا دەچنەوە و دێن بە تەنگ داخوازەکانی معنای ئیشاڵڵە لە ماوەی مانجی داهاتوو ئەگەر پارێزگاری هەولێر هەندێک پەلە بکە لە جێبەجێکردنی داخوازەکانی ئەو کتەبخانە مانجی داهاتوو ئێرە دەکەمە بەهەشتی هونەر بەهەشتی هونەر ئەو ژنانە زەندەقات مانگەشی دی ئێرە دەکەمە بەهەشتی ژنان بە شەرەف بەس ژن بێتێرە ئایلێ یعنی بەڵام کوڕێک بەتەنێ نا بڕۆ لەگە خوشکی دۆرە ناوی برام خوشکی ناخۆم قوربانی خوشکی بم باپیری بە بابی ما بەس قوڵ ناکەم پیاو بەتەنێ بێت چایخانە خۆ چایخانە نییە پێی لەسەر پەیدانە و دۆمینەی بکات و ئەوە ناوی چا ئۆکەی یەکە کات گوتی $3,000 دەدەمێ بەس ئەوەندە بدە دەکەمە ئۆکەی گوتم وەرە ئێرە بزانە چەند دەرت لێ دیارە من دەمەوێت ئێرە بکەمە سیتی ئۆف ئارتس یعنی شاری هونەرەکان بە شێوەیەکیش کە ژن ئەفزەڵیەتی هەوی کچێک کوڕێکی لەگەڵبی 5 کوڕی لەگەڵبی با 6 لەگەڵبی بەس ئایلی بین ناکەمە ئایلی چونکە ئایلی دەبتە فشە بەس دەکەمە جێی ژنان باخچەی ژنان برام ئەو کۆڵانەی ناودەنێم مەسەلەن قەرەفاتم ئەو کۆڵانەی دەنێم ستفاتیمە ئەو کۆڵانەی ئەو لای ناو لێ دەنێم شەقامی کچە سوورچیان ئەم داهاتە لە کوێوە دێت داهاتی چێ ئەگەر ئێرکوانە بەو شێوەیە ئەم شوێنە بەم شێوە خۆت باسی دەکەی ئاوەدانی خازانزی لێ پەیدا دەبێت دەیکە من بزنس سەمێک چونکە کولتور یعنی هونەر حتا ڕەهەندێکی بزنسی تێدا نەبێ نەکەوێتە ناو بزنسەوە قیمەتی نییە تۆ بزانە تابلۆی کوردستان هونەرمەندەکان قەدیتی تابلۆی هونەرمەندیشی بفرۆشرێ نا هی کورد ئەدیلۆ برام ڤانکوخی دەکڕی بە $600 ملیۆن دەزانی دەمەوێت ئەو گۆڕانکاریە ئەو ڕیفۆرمە لە کۆمەڵگەی کوردەواری بکەم کە هونەر بەهایەکی مادی پەیدا بکە تاو باش ئەمڕۆ بۆچی زانکۆی سڵاحەدین ئەمڕۆ دکتۆر ڕێزلێنانێکی پێبەخشی خستە نێوتەنەکەی چییە هەموو ڕێزلێنانێکی فەلەکردن کاکە ئیشم خستە ناوتەنەکەی خۆڵ بەخۆی کێتە ناوتەنەکەی خۆڵ ئەمن چ بکەم قوربانی فەلەکردین کاکەی و تێدەگەی وەکو وەزیرێک دەڵێم فەلەکردینیشم وەڵێ کردیا هی ئەحمە سالاریش ئاویش ڕێزلێنانی دانم چکە دامێ لە مەراسیمێک چکە مێژووی شانۆی کوردی نووسیەوەتەوە پیاوێکی گەورەیە بەڵام ڕێزلێنانەکەم فرەدا حەیرانی ئێستا جوێی لێبی دەرێت دەست خۆشبی قوربانی فەلەکردین و ئەحمە سالار و باوەڕم بەو ڕێزلێنان و ئەو شتانە خۆ منداڵ نیمە من دکتۆر سەرەڕای ئەوەی بەڕێزت خاوەنی چەندین کتێبی ئەدەبی و بەڕاست خستبوو بە ناو توالێتیش ببیتە شادەشم خاوەنی چەندین سەرەڕای ئەوەی تۆ خاوەنی چەندین کتێبی توێژینەوەی ئەکادیمی کتێبی چاک نووسەر مامۆستای زانکۆ بەڵام لە بەشێک لەو کارانەی کە تۆ دەیکەیت لە کاردانەوەی خەڵک وایە دوور لە تۆ دەڵێن شێت تۆ لێرەوە چی دەڵێ من پێم خۆشە دەڵێن شێت چونکە من بە شێوازی وان و بە عەقلی وان و زۆر خەتەرە بە عەقلی جوانیش یعنی هەندێک زار مەسەلەن لەگەڵ حتا ئەگە گەنجێکم گەنج زیاتر تێم دەگا شەرمم بەخۆیە یا شەرمێ دەکەم لە خۆم بەو تەمەنەی شارێک بۆ ئەو گەنجە بخینمەوە کە مێشتی دەکاتەوە بەناوەشی دەڵێم نەوەک خوانەکە غەڵەت تێم ئەویش بەس دەزانم ئازادی دەدەمێ یاخیبوونی دەدەمێ عەقڵ کرانەوە قوربانی قورئان بم ئەلەم نەشڕەح لەکە سەدرەک خدا بە پێغەمبەری دەرێ درودی خوای لەبی کەواتە ئەمن دەمەوێ ئەو دەورە ببینم ئینسان وا لێ بکەم سنگی خۆی بکاتەوە خۆی دەرببڕێ
بابەجان من ئەو مشکلەم هەیە گەورە بوویمە حەز ناکەم چیتر پارە لە تۆ وەربگرم دەمەوێت بچم ئیش بکەم کوڕی خۆم بڕۆ تێدەگەی چۆن گەنج هەیە وا دەڵێ تێی بگەی وا لە گەنجەکەی بکەی کە مێشت خۆی لۆ بابەکەی بکاتەوە ئەنێ ئەو شتانە پێشووتر دەچوتە نێو ئیسکان نێو بازار ئۆتۆمبیلەکەت ڕدەگرت و دەچوتە سەر ئۆتۆمبیلەکە ئەمە چ پەیامێکیە بوو نایل بۆ نەدەکرا پەیامەکە بە شێوازێکی تر بگەین یاخ پێ آخر حتا خەڵک تێناگەن بزانە ئەمن من متأکدم بلالی حەبەشیش کە یەکەم جار چووە بانجیدایە چوویتە جێیەکی بڵند هیچ گرد و مرد لە هەولێرێ نییە لە دەوروبەرم هەتا بچمە سەرێ دەچوومە سەر سیارەکەی بۆی بڵند دیار بم فاوتیمە دوو چاوی مەستت دەبینی هەموو خەڵک ڕوویان لە من کرد تێدەگەی ئەوە سایکلۆجیایە من ملەت خۆم دەناسم دوای گەنجانی کورد بەم جۆرە کارانە زیاتر سەرنجیان دەکەوێتە سەر تۆ لە پەیامەکەت دەگەن تاوان کە دەچوومە سەر سارە لەوەی سلێمانی دیتت کە زۆر بڵاو ئەوەی سلێمانی هاوار دەکەم قوربانی سلێمانی بم بەڵام بۆیە لە سلێمانیش چوومەتە سەر سارە بۆی خەڵک بزانێ فەرهاد پیربال قسەیەکی هەیە دوای دێمە خوارێ دەچم دادەنیشتم لەگەڵیان چای دەخۆم قسەی دەکەم جیلێکی تر بەڕێوەیە کۆمەڵێک گەنجی تر بەڕێوان باش ئەو گەنجانەی کە بەڕێوەن پێ دوایە قوربانت بم ناوچێت تو ئەتۆ ناوچێ وەرە جان تەمەنی چەندە 9 ساڵە نام هەفتە چەندە ئەوانم خۆش لێ بۆ چکە ئێمە برام لە ناوچین بەخوا ئەنگۆش دیلینگۆش ئەخلاقتان هەموو تێک ساوتان لەمە کرد بەچ پێ دەکەری ئێوە برام دەڵێ گەورە پێ دەڕێژی ئەوە ئاوی دەڕێژی گچکە پێ لێ دەنێ حەیرانی مەلاعەلی بووم ئەو گەنجانەی کە بەڕێوەن پێ دوایە دەتوانن پشتیان پێ بەستین و بەرپرسیارەتی گەوریان پێ ببەخشین ئەو تەمەنێکە گوتم 6 ساڵان چونکە خوددا ئیشاڵڵا من بۆ ئەوان دەهێڵێ 2 ساڵێک ئاگام لە جی لە نوێ دەوێت دا ئەوهام داناوە یعنی واز لە گەنجش بینم منداڵ دەچمە مەکتەبەکان خۆ قابل لە ڕێم بگرن دەچم نیسعاتێکەوە دەگەڕێم وەکو مفەتیش زاران نەبوو بەبیرتە مفەتیش مەلاعەلی نەچوە نەخۆشان لە ئەڵمانیا و لە ئەوروپا چاکاتەوە ئەمنیش دەچم ئەو منداڵانە لە ناو مەکتەبی خۆیان لە ناکاو بەژۆرە دەکەوم جەنابی مدیر مەرحەبا دکتۆر فەرهادم دەمەوێت 10 دقە باسی مەسەلەن چاڵدێرانیان بۆ بکەم 1500 چیە کوردستان کەی تەقسیم کرا دەچمە مەکتەبە چودی لە ناکاو باسی ئەویان لۆ دەکەم کەینێ ناوی کوردستان پەیدا بوو خۆش نییە برام گەورەش حەز دەکا ئەوها یعنی مێژووی کوردیان تێدەگەینم باسی مەلاعەلیت کرد سپیامێکت بۆی هەیە وەڵا با چۆن بۆ کە ناوی دێنم دای من نیشانەی ئەوەیە کە ئەم بیری دەکەم تعلیقی لێ دەم حەیرانی بم قوربانت مەلاعەلی خۆشیم دەوێ مەلاعەلی چکە ئینسانێکە هەندێک وەکو منە یعنی شێر نییە وەکو من لە من زۆر عاقڵتە بەزە من لەوی زیرەکترم ئەو عاقڵە عەقڵ چییە ئەو شتانەیە ئەمن بە دوو عەقڵ نەکەتیمە بە دوو ڕۆح کەتیمە بۆیە ئەمن لە مەلاعەلی مهمترم مەلاعەلی پێم وا بێت کۆمەڵێک ڕێنمایی و ئامۆژگاری لە یەکێک لە بەرنامەکانی پایتەخت میدیا بە تۆ بەخشی زۆر یەکێک لەوانە بوو کە یعنی هانی ئەوەمدا نوێژ بکەم هەموو شتەکانی کاک مەلاعەلی ناتوانم جێبەجێ بکەم ناتان مەسا ئەو دەلێ وەرە ئەوروپا غار بدەم نا بەس لە حاڵەتێک ئەو خێرەی ئەو بە ئینسانیەتی دەبەخشێ زۆرێکە لە ئەوە ڕاکردن لە مەسئولیەتی خودداش بەڵام ئەو عاقڵە وەکو حەزرەتی یونسی نەکرد حەزرەتی یونس لە دەست ملەتی خۆی غاریدا مەلاعەلیش ئەوە بە ئەو نەوعە غاریدا بەس وازبی خۆی
بەرامبەر خوددا جێبەجێ دەکا ئەو خێرەی کە نەیتانی بیداتە ملەتی خۆی ئێستا مەلا عەلی ئەو خێرە دەداتە ملەتی ئەوروپا و مەسیحی ڕەنگە دڵنیاشم ئینشاڵڵا خوا وەکو حەزرەتی یونوسی لە ناکە کە غاری داویش سەری دەخا لۆ چونکە وازیبەکەی خۆی بەرامبەر خوددا یعنی بزانە ئەها ئەو هاالێ کردەوە تدەگەی بەخۆی ئەو ها بوو مەلاری ئەو های کرد دکتۆر دێک دوو پرسیاری کەمم ماوە پێم وایە کاتم زۆر لێکردی باش تم خۆش دەوێت فەرمون سپاست دەکەن ئێمەش تۆمان خۆش دەوێت دکتۆر لە هەڵبژاردننی خولی شەشەمی پارلەمانی کوردستان بەربژێربی بەڵام دەنگی پێویستت نەهێنا لەو بارەیەوە قسەی تۆ چیە دەتەوێت چی بوو بەنیازی جارێکی تریش ببوورە خۆت بەربژێر بکەیتەوە انتخابات داهاتوو جارێ نازانم زروفی سیاسی چۆن دەوێ چکە هیچ معلوم نییە بەڵام پرۆژەیەکم دایتە لە مێژە دایتە جەنابی سەرۆک گەیاندیتمە دڵنیام گەیشتوتە دەستی لەبارەی وەحدەیەکی شەرقیدا بمەزرێنین وەحدەی ئەوروپی دەزانیتە دەبینە دەوڵەتی کوردستان و عێراقیش دەبێت دەوڵەتی عێراق هەروە چ خۆی دەمینێتەوە یعنی هیچ تەقسیم ناوی بمینەنەوە چ خۆتان بەس ڕوخسەتمان بدەنێ ئەمە لێرە دەوڵەتی کوردیدا بمەزرێنین کە یەک پارچەینە ئەوها چۆن کەسێکی عێراقی لە دەوڵەتی عێراقی هەموو حەق و حقوقێکی هەیە لەگەڵ کەرکووک و زاخۆ و دەچێت تە زاخۆ دەلێ زاخۆ عێراقا پێی لەسەر پەیدا دەنێ ئەربیل ئەوە عێراق ڕاستە بەڵام لە هەمان کات ئەربیل و زاخۆ هەتا سنوورێک ئەو سنوورانەی جەنابی سەرۆک بارزانی دیاری دەکا سنوورە جوغرافیەکان ئەو دیاری دەکا و قەراری دەستوریش دەدا ئەو پرۆژەیە بەو شێوەیە یعنی دەوڵەتی کوردستان دادەمەزرێنین بەڵام ئایدی عێراقیشین چۆن بە وەحدەیەک ئەو وەحدەیە ئەو یەکێتیە لە بینی دەوڵەتی کوردستانی داهاتوو لەگەڵ عێراقی داهاتوو کە هەردووچیان ئەوە عێراق دەمینێتەوە ئەویش کوردستان یعنی ئەوە کەسێکی خەڵکی زاخۆ یا سلێمانی دەتوانێت بچێت لە بەسڵە دانیشە پێی لەسەر پەیدانێ بڵێ ئێرە کوردستانە چۆن کوردستان نییە بەڵام وەحدەکی شەرقیمان هەیە سووریا و عێراق نەبوونە یەک کاتی خۆی دوایە حافزە سەدقیانەتی لە سەدام حوسێنی کرد دەویست ئینقلابی لەسەر بکە ئەمە وەحدەیەکی شەرقیدا دەنێن ئەوە عێراق دەمینێتەوە ئەویش کوردستان سیادەی خۆی کولتوری خۆی قانونی خۆی بەڵام مەساڵحمان اقتصادی و سیاسی لە پشتێک دەبین کە لە یەکتر نەدەین حدودی خۆمان ئەو حدودی خۆی هەتا کوردستان هەتا زاخۆ و پشت زاخۆ بپارێزی چکە عێراق حسابە و ئەمەش بزانە مەسئول بین لە بەسڕە لە نەجەف ئەگەر ئیران هجوومی کردە سەر ئەو عێراقە یان تورکیا هجوومی کردە سەر ئەو زاخۆیە عێراق دەبی دیفاع لە ئەوە بکە دژی تورکیا لەگەڵمان بی بەڵام تورکیا نایکە ئاخیری تورکیاش دێتە ناو وەحدەی وەحدەی شەرقی بەڵام پێشەوەی تورکیا بێ بەڕێی من ئەگەر ئەو پرۆژەیە من سەرکەوی سووریا دێ سووریا ئیستراحەت دەکە برام ئێمە دەین ئەو ئاوارانەی کە لە سووریا لێرە هەن بەخێویان دەکەین لۆ چونکە وەکو فەڕەنسیەک بچێتە بەلجیکا دەتوانێت وڵاتی خۆی تێوێش سووریەکیش دەتوانێت بێ لێرە بمێنێتەوە چارەسەری کێشەی سووریەکانمان کرد هەزار ڕاقیسە و نازانم چ لە ئێرانە ڕاهاتینە تێدەگەی سدەلێ قەریەی لبنانی و ئەوانە با بمێننەوە ئێمە ڕاقیسەی کوردیشمان هەیە بەس ڕاقیسە ئیرانی و تورکەکان و ڕاقیسە سووریەکان لە قەریەی لبنانی زیاترن ژمارەیان ئۆکەی کەواتە ئەو یەکێتیە شەرقیە
کە کورد ئەگەر دروستی بکە سەرکەوی لەگەڵ بەغدا لەگەڵ عێراق دەوڵەتە کوردستانیش دەوڵەتە بەڵام وەحدەیەکی هاوبەشیان هەیە کە ئەگەر ئیران شەڕیانی پێفرێش تورکیا شەڕیانی پێفرێش هەردووچیان کورد ئامادە بێت دیفاع لە بەسڕا بکە ئەگە ئیران هجومی کرد پێشمەرگەی دەنێرین ئەم بەخۆشم دەچم و ئەگەریش تورکیا هات دیفاعی لێکرد دوو دەوڵەتین سیادەتی خۆمان هەیە قەراری خۆمان هەیە تورکیا توش علاقەت چییە ئەمە و بەغدا ڕێکەتینە لە هەر یەکە دەوڵەتی خۆی هەبی و دیفاعیش لە یەکتر دەکەین تەواو ئیران علاقەت چییە ئەگەر ئەمە دەست درێژی کرا سەر نەزەف وها اتفاق دەکەین پێشمەرگەی دەنێرین ئەگەر تورکیا ئەو وەختە ببێتە حەرب ئەوروپا تەدەخل دەکەدە لە حەقی خۆتان وەیان ئەبرام ئیسرائیلیش لە پشتمان دەبی دڵنیام چونکە هیچمان نەکردیا ئەمن و تو برادەرین ئەتو قاپوتی خۆت بدە من نامەدە بەەوە دەلم ئەمن قاپوتی خۆم دەدەمە تو پاتۆڵت داکەنە لۆ من دەبی ئەگە لۆ من بوو لەبەر دەگۆڕینەوە برام چیشتان هەیە لۆ خۆتان پێکەنن بەزەمەوە دەکەین برادەرین وەنیە برام ئەگە پاتۆڵم لۆ تو نەبوو ئەوها لۆ خۆمان چەند پارەت پێەیە 700,000 ئەمە چەندم پێەیە 160,000 وەرە پێکەوە مەشروعک بکەین قازانج بکەین وەنیە بەنیوەی قەیناکە ئەتو پارە زۆرە قەینا بەس مەشروعک دەکەین قازانجی لێ بکەین بەغدا دەبێ ئەوە قبولکە ئەو پرۆژەیەی کە من یەکەم جارە لە میدیا باسی دەکەم و داوا دەکەم ئەو بەشەی وەکو بەشێکی تایبەت بڵاو بکەنەوە بە ناوی پرۆژەی دکتۆر فەرهاد بۆ دامەزراندنی یەکێتی ڕۆژهەڵات وەکو یونیەن ئۆڕۆپیان ئێمە دەبینە وەحدەیەک ئەو وەختە سووریا مەمنونە بێتە ناو ئەو وەحدەیە چونکە شەڕ نامینێ سووریا لەگەڵی دەبینە برادەر ئەو تو قانونی خۆت حەز دەکەی مەحەزەبە بکە قانون بەڵام لە کوردستان ئەمە مەحەزەبەیی ناکەینە قانون بە زۆری مەسەلەن بۆ نمونە قانونی سربەخۆمان دەبێ و دیفاعیش لە یەکتر دەکەین ئەگەر ئیسرائیل هجوم بکاتە سەر دیمەشق مەسەلەن ئەمە دیفاعی لێ دەکەین ئەگەر ناحەقی بوو کەواتە ئێمەی کورد بەو پرۆژەیە دەبینە ئامرازێک بۆ دامەزراندنی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست برام ئەو هەموو سووریانە چ لێ بکەنەمە لێرە یا وەرن بیان بنەوە یان وەرن پارەمان بدەنێ سەگمان بینە پارەی لە کوێبی بە قوڕان مردمەوەندەی پارەی لە زادە ئیسکان بدە بە قوربانی ئەو منداڵانە هەموو سوورین کەواتە دەبێ ئێمە یەکێتیەکی سیاسی دروست بکەین بۆ ئەوەی ببێتە یەکێتیەکی ئینسانی ئیسلامی برام دیفاع لە یەکتر دەکەین ئەوانەی کە دەیانەوێت مشکلەی مەحەڵکەن دێن بە خەبەر دێن دەڵێن وەڵا پرۆژەیەکی جوانە و من شتێکم بیستیە کە دەوڵەتی سعودیەی عەرەبی لەگەڵ خەلیج ئەوانیش دێن دەیانەوێ لە ناو ئەو فیکرەیە بەشدار بن بەڵام بۆ مێژوو دەڵێم کورد یەکەم جار ئەو پرۆژەی تەقدیم کردیا و من بەنامەیەکی فەرمی پێمیان گوتێک گەیاندرایتە جەنابی سەرۆک بارزانی کە هەر هەموو کلیلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕای من لەلایەوە پرۆژەکەم باس کرد پرۆژەکە تێگەیشت زۆرە یعنی ئەتوو دەچێت بەسڕا دەڵێ ئێرە کوردستانە دەڵێ کو دەڵێ بەپێی ڕێککەوتنێک وەحدەیەک ڕێککەوتنەکە چەکەت گۆڕینەوەکە دەرپێ قوتە گۆڕینەوەکە وەڵا دەرپێ قوتە لۆ من ببی سقەیدا ئەمن هەوڵی لۆ دەدەم چونکە ئەوە لە پێناو خودا دەکەم برام عەرەب مرد هەنکی بمان کوژی بە زۆری جۆنیە دەبی تاوق سەدام حوسێن قەراریدایە شەعب مرد ئەوەندەی شەعبەکی دی بکوژی فێر کراینا
دژمنی جوولەکە بن جوولەکە فێرکرا دژمنی عەرەبی ئەوە دەبێ وەحدەیەک دروست ببی ئەو وەحدەیە وەحدەی شەرقی ئیسرائیل ئەو کاتە هاتە ناو ئەو وەحدە شەرقیە سەرچاوم بەخێر بێ وەریا وەحدەی ئەوروپیشە وەرزە دوو دەوڵەت بوون فەرەنسا و نازام چێ ئەو وەحدە شەرقیەی دەمەوێت لێرە دروستکەم چکە ئاشتی دێنی ئەگەر ئیسرائیل هاتە ناومان شەرقی بوو کەیف خۆیت چکە ئیسرائیل کەس نازانێت شەرقیە یا غەربیە وەریا لەگەڵ وەحدەی ئەوروپی نییە ئیسرائیل لەگەڵ وەحدەی ئەوروپی نییە وەریا لەگەڵ ناتۆیە نازام لەگەڵ چەیە واز لەوانە بینێ وەحدە شەرقیەکە بەس دووەم وڵات سەیەم وڵات پاشی عێراق ئەمە عێراق وەحدەیەک پاشی ئەو وەحدەیە سووریا بەڕێی من سەیەم دەوڵەتە چکە مەشاکلی هەیە و تەمەنا دەکە شەڕ نەمینێ ئەو وەختە ئەمە عەمەلا کرێکار ئەگەر لە سووریا کەم بوو ئەمە لۆی دەنێرین کە پێویستی پێ نییە چکە کرێکار غاردا تێرە بەو شێوەیە ئەنجا ئێران دەمینێ ئێران دێتە ناو ئەو وەحدە شەرقیە حەزبوڵڵا نامینێ ئاشتی ئەو وەختە ئەگەر ئیسرائیل بێتە ناو وەحدەی شەرقی و ئێرانیش بێ هەو وەختە شەڕ نامینێ چکە مەسلحەتیان یەک دەخینەمە کورد لە ناوەندەیە دەستە چی دەستی ڕاستی سووریایە دەستی چەپی ئێرانە ئیسرائیلە یعنی لە ناوەندی جەنگ و شەڕ و نەکبەتیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نێمە هەولێر مەرکەزمانە و مەرکەزی قەرارمانە هەولێریش مەسعود بارزانیە تاقە کەسێک کە بتانێ کورد بگەێنێتە یەکەم سەربەخۆیی دووەم دادپەروەری و قانون چەند ساڵە داوا دەکات دەلێت دەستور بنووسنەوە من ئەفکاری خۆم تەقدیم دەکەم ئەفکاری من ئەوەیە کە پێتانم گوت لە پێناو ئاشتیە ئەو وەحدە شەرقیە ئەو یەکێتیە ڕۆژهەڵاتی دکتۆر زۆر سوپاست دەکەم تۆ هەر سەلامەت بی و تێرتەمەند بی و بمێنیت بۆ ئەدەبیات و وێژەی کوردی و بۆ کورد و کوردستان زۆر خۆشحاڵ بین کە لەم چاوپێکەوتنە تایبەتەی پایتەخت میدیا لەگەڵمان ماچەکرد دێ حەیرانت خوا ئەگەدارت بی خوات لەگەڵ دکتۆر خوا سەلامەتت بکە هەمیشە